ئێمە کۆمەڵێک گەنجی باڵەکایەتی خۆبەخشین ماوەی مانگێک کە دەستمان بە هەڵمەتی پاکردنەوەی هەموو شوێنە گەشتیارەکانی باڵەکایەتی کردووە ئەوەی کە لەسەر ئێمە خایەنی بکەینەوە بەڵام لە دوای ئێمە پیس نەکرێتەوە داوا لە خەڵکی گوند و گەشتیارانەکەین کە ئەو شوێنانەی کە شوێنێکی جوان و گەشتیارین پیسی نەکەنەوە چکە ئەگەر ئێمە هەر خایەنی بکەنەوە ئەوان پیسی بکەنەوە بەڕاستی هیچ سوودی نابێت. البته ئەوەی بینین ئەمڕۆ پاکردنەوەی ڕووباری گەورەی قەزای چۆمان یاتوانین بڵێن بەشێک لە ڕووباری گەورەی چۆمان چونکە بەڕاستی ژینگەکە بە جارێک وێران بووە ئەگەر ئێبە بێت و هەر ئاوا سیر بکەین جارێ ئەمە بە من زبڵ ئەکەوین